بینەرانی ئازیزی ڕۆژهەڵاتی ئەم کاتتان باش و هیوادارین لە هەر کوێکە هەن شاد کامەران سەرفەراز بن. پاژەوەی کە ماوەیەک دیداریان لەگەڵ ڕەسانەکان و ڕاگەیاندنەکان ڕاگرت بوو، ئێمە لە ڕۆژهەڵاتیویەوە دەرفەتی زنجیرە یا کۆدیدارێکمان بۆ هەڵکەوتووە لەگەڵ بەڕێز کاک سەلاحەددینی مۆحتەدی سیمای ناسراوی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات. ئەم کۆدیدارە کۆمەڵێک باسی ئازاد لەخۆ دەگرێت کە بۆ وێنە دەتوانین ئاماژە بکەین بە پرسە کوردستانیەکانی کوردستانی ڕۆژهەڵات، پەیوەندی حیزبەکان بەیەکەوە، کۆمەڵێک خاڵی مێژووی کە پێویستە پێداچوونەوەیان بەسەردا بکرێت، ئیسلامی سیاسی لە کوردستان و هەتا دواتر. بە بۆنێ ئەوە کە لەم ڕۆژانەی ئاخریدا و لەم مانگانەی ئاخریدا بەتایبەت باسی داعش باسێکی گەرمی کوردستانیە، هێرشەکانی داعش بۆ کوردستانی باشوور دەنگدانەوە انعکاسی لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بووە. هەر بەو بۆنێەوە ئێمە یەکەم بابەت و یەکەم دیداری ئەم کۆدیدارانەمان تەرخان کردو بۆ باسی داعش و ئیسلامی سیاسی، هەرچەندێک کە کات هەبوو بە دوای ئەوەدا باسەکانی دیکەش دەوروژێنی. ئەم دیدارانە بە شێوەی ڕکۆرد دەبێت تا جێگای کە خانەخوێ ئیزنمان پێ بدات، دێمەش لەم دەرفەتە کەڵی وەردەگرین و دێنە بلای بەڕێزیان و پرسیارەکانمانیان ئاراسە دەکەین و دەیگۆزینەوە بۆ ئێوەی خۆشەویست. کاک سەلاحجان زۆر سپاس کە دەرفەتان پێداین و بینە خزمەتان بۆم دیدارە. بەخێر بێن و سپاسان دەکەم. وەڵای مش ئەوەندەی توانای جسمیم ڕێگام بدە لە خزمەتاندام و ئامادەم جوابی پرسیارەکان بدەم و بەڵامی تر ئەگەر ماندووش بووم وازم لێ بێنن. بەڵێ بە چاوانەوەی مەشتێ دەکۆشین کە نەبینە هۆکاری مزاحمەت و دەردەسەر بۆ بەڕێستان کاکەلاجان. هەروەکو ئەمن لە پێشەکیکەدا بۆ بینەرانم باس کرد بەهۆی ئەوە کە ئێستاش باسی ئیسلامی ڕادیکاڵ و ئیسلامی سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات گەرمە و هەروەها پێویست بە پێداچوونەوەیەکی فکری و نەزەری و هەڵسەنگاندنێکی سەر لە نوێ دەکات و تاوتوێکردنی ئەو باسە. ئەمن لە کۆی ئەو باسانەی کە یادداشتم کردوون ئەم یەکەم دیدارە تەرخان دەکەم بۆ باسی ئیسلامی ڕادیکاڵ بە بۆنەی هاتنی داعشەوە. بەڵێ یەکەم پرسیارەکەشمتان ئاوا ئاراستەی بەڕێستان دەکەم کە بۆچی لە کوردستانی ڕۆژهەڵات سەرڕای ئەوەی کە مەزهەبێکی سونەتی و مەزهەبێکی کە تێکەڵاو بە کەلتورەوە زۆر ڕادیکاڵ نیە و ئەوانە باو بووە زیاتر، ئێستا و بەرەبەرە و لەم ساڵانەی ئاخردا دەبێت دەنگ و بۆن و بەرامەی ئیسلامێکی ڕادیکاڵ و تونڕەوتر بێت کە نامۆیە بە کۆمەڵگای کوردستان. چەندە زەمینەکەی دەبینن لە کوردستانی ڕۆژهەڵاتدا و پێتان وایە ئەم دەنگۆیانەی کە دەنگی داوەتەوە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵاتی چەندە دەتوانێت جێگای واقعیت بێت؟ لە زۆر ڕوانگەوە دەکرێ بۆ ئەو بابەتە بچین، بەڵام گرنگترینیان وە بزانم لەو دوو سێ خاڵەدا خۆی دەنوێنێ. یەکیان لە هەر وڵاتێک کە چالاکی سیاسی بە شێوەی قانونی مەنع کرا، خەڵک کە ناڕازین، خەڵک کە دەوڵەتەکەیان خۆش ناوێ، خەڵک کە شێوەیەکی جیاوازی ژیان و بیرکردنەوە بۆ خۆیان دادەنێن، ئەمانە ڕوو دەکەنە چالاکی ئیفراتی و تونڕەو. ئێرانیش لەوە بەدەر نییە. ڕێگانیە هیچ کارێکی سیاسی دیکە بکەی، ڕێگانیە حیزب دروستکری، ڕێگانیە ڕۆژنامە بنووسرێ، ڕێگانیە مزاهرە و خۆپێشاندان بکرێ، ڕێگانیە کتێب دابندرێ. ئەی خەڵک ئەو داخ و دەردەی لە دەرونیاندا هەیە چۆن هەڵڕێژن لە ڕێگای پەنابردن بۆ تونڕەوی، بۆ ئیفراتگەرایی و ئیفراتگەرایی مەزهەبیش بەشێکە لەوانە. ئەمە یەکێک. یەکی دووەمی ئەوەیە ئیسلامی سیاسی بەعام لە هەموو دنیادا و بەتایبەت بڵم لە هەموو ڕۆژهەڵاتدا ڕوو لە گەشەکردنە، چونکە سەردەمی ئێمە سەردەمی ڕووخانی ئایدۆلۆژیەکانی کۆن بوو، سەردەمی ڕووخان و سووکبوون و بێئیعتیباربوونی
بیر و باوەڕی قەدیمی و سنەتی و شۆڕژ ژێرانە بوو. سۆسیالیزم جێگای پێتەنگ کرا. لیبرالیزمی غەربیش کە لە زۆر جێگادا هاتووە جێگای سۆسیالیزمی گرتوێتەوە، لە وڵاتی ئێمە نەزەمینەی هەیە نەڕێگای پێدراوە. بۆیە وەکو ئاڵتەرناتیوێک بۆ جامیعە ئیسلام خۆی نواند. ئەوەی کە چەند ساڵێک بوو ئیخوان الموسلیمین لە میسردان کرد، ئیسلام ڕێگا حەلە. الئیسلام هو الحل. خوانوانیشاندا کە ئەوان چارەی هەموو دەرد و گرفتاریەکانی کۆمەلگایان پێیە: ئابووری، بژیوی خەڵک، دەربڕینی بیر و باوەڕ، مساوات و بەرامبەری تاکەکان لە ناو کۆمەلگادا. گۆیا هەمووی ئەو دەردانە دەرمانەکانی لای ئەوانە. ئەوە وای کرد کە ئیسلام وەکو ئاڵتەرناتیو لە بەرامبەر ئایدۆلۆژیای سەردەمی پێشوودا خۆی بنوێنێ. بەداخەوە کە ڕەخنەش گیرا لە مارکسیزم یا لە کۆمۆنیزم، ڕەخنەکان ڕەخنەیەکی بنیادنەرانە و موسبەت نەبوون، ڕەخنەیەکی بەدناوکردن و بوختانکردن بوون. ئەی کە ئەوانە هیچیان نەمێنێ خەڵک ڕوو بکاتە چی؟ مەلاکانی کۆمەڵگای ئیسلامی لە هەموو جێگایەک فرسەتیان بۆ هاتە پێشوکتیان جارەگە حەل ئەوە لە لای ئێمەیە. دەوڵەتەکانیش کە زووتر هەموو هەوڵ و تەخەلایان بۆ خەفەکردنی بیری چەپ و شۆڕژێر و عەداڵەت خوازی بوو و ئەوەشان لە سۆسیالیزمدا بەدی دەکرد، گوێیان نەدا خەتەری ئەم ئیسلامە تازەیە، بەڵکو پێشیان خۆش بوو ئەو ئیسلامە تازە بێ و سەر هەڵبدا، ئەمەیان بە ئاڵتەرناتیوێک و بە بەرامبەرێک دەزانی لە بەرامبەر بیری چەپ و عەداڵەت خوازیدا. ئەوەش وای کرد کە ئەو بیرە هەموو ناوچەکە بگرێتەوە. لە ئێراندا قسەی لێ بکەین. بەڵێ منیش دەقیقەن پرسیاری دوایترم هەر ئەوە دەبووم بەڵێ کە لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت جیا لە باقی ئێران کە ئەوانیش هەر کامێک لە بەشەکان بۆ خۆی جێگای وەستان لەسەرکردنە، بەڵام لە کوردستانی ڕۆژهەڵات یان شیعەیەکی مولاییم یان تەسەنونێکی مولاییم و کەمتر بە ئیدۆلۆژی کراوە بە سیاسی کراو باو بووە. ئێوە دیارەمە پێش ئێمە ئەگە دەستان کردێتەوە بە وتوێژەکان، لە پێش ئێمەدا لەگەڵ یەکێک لە سایتەکان وتوێژتان کردبوو، لەوێدا باستان فەرمووە کە لە عێراق و لە سووریە ژینگەی مناسبی وە دەست کەوتووە بۆ یەک گەشەی کردووە. جاباتەوەجە بەو باگراندا کە باسمان لە ئیسلامێکی میانە ڕەو کرد، بۆ دەبێت لە کوردستانی ڕۆژهەڵات زەمینەکانی گەشەکردنی ببیندرێ. دەرەبا من لە پێشدا ئەو بۆ چوونە بڵێم یا ئەو بۆ چوون ئیخۆم و ئەو بۆ چوونەی جەنابیش ڕەت بکەمەوە کە بۆچیشی ئایەکی موعتەدیلە لە ناوچە کوردنشینە بۆچی موعتەدیلە کوێی ئیعتیدال نیشان دەدا. مەذهەبی سوننە ناتوانی تەبلیغی بۆ بکەی، تەنانەت ئەگە مەدرسەیەکیان داناوە بۆ علومی دینی لە شارە کوردیە سوننە نشینەکانی وەکو سابڵاغ و بۆکان و سەقز و سنە، بۆ ڕئیسی مەدرسە مەلایەکی شیعەیان هێناوە دەبێ گوایە دینی سوننە ڕەواج پێ بدا. ئەوە نەتەنیا دژی منتیقە، ئەوە گاڵتە پێکردنی منتیقە. دوو بەبەر چاوی تۆوە، یعنی بەبەر چاوی ئەو کەسانەوە کە باوەڕیان بە مەذهەبەکەی سوننە هەیە، ئیهانەت دەکەن بە مقەدەساتی تۆ و تۆ ناتوانانی دەنگ بکەی. سێ تەنانەت
بۆ ناونانی منداڵیش تووشی مشکلەی خەڵک ئێستا وەک جاران ناتوانێت بە ئازادی ناوی کوڕی خۆی بنێ ئەبوو بەکر و عومەر شتیان بۆ دۆزیوەتەوە. کاک سەلاجیان ئەمن وەکو حکوومەتم عرض نەکردن بۆ وێنێ ئێستا لە کرماشان خەڵکی یارسانی و خەڵکی شێعە و خەڵکی ئەهلی تەسەنن کە کوردیشن لە بەیەکەوە دەژین بەبێ جیا لە مناسباتی حکوومەتی بەڵام مەسەبێکی میانە ڕۆیان گرتوێت ئەوە بەڵێ زامەر دەگەمە سەر ئەوە ئەوەی کە بۆم کوتی لە ئێرانیشدا ئیسلامی شیعەی معتەدیل حکوومەت ناکە بەڵام 30 ساڵە لەسەر کارە. ئاناتۆل فرانس دەڵێ بۆیە حکوومەتە کۆنەکان باشترن و من مخالیفی هاتنە سەرکاری هەموو حکوومەتێکی تازەم چونکە حکوومەتی کۆنەکان زوڵمی خۆیان کردووە دزی خۆیان کردووە ڕاهاتوون ئیتی وردە وردە ئارام دەبنەوە هەر حکوومەتێکی تازە و شۆڕشێکی تازە کە کرا دەستێکی تازە دیان ئەوجار نۆرە زوڵمی وانە دیارە ئەو بەگاڵتە قسەکەی خۆی دەکا 30 ساڵە لە ئێرانەوە حکوومەتە هەیە وردە وردە ئارام بۆتەوە تۆ دەزانی ئەو حکوومەتە لە ئیبتیدای هاتنە سەرکاری خۆیدا چەند تونڕەو بوو چی کرد چی دەکوت بەڵام ئەوە کە دەچێتە سەر ژینگەی میلەتەکان نەک دەوڵەتەکان هەر بە ئەساسدا ئێرانی ئارامترن لە عەرەب تونڕەون بۆ چەپیش و بۆ ڕاستیش بۆ مەزهەبیش و بۆ سێکۆلاریزمیش لە ئێراندا بە هەزاران ساڵە خەڵک لەگەڵ یەکتر دەژین هاتوچۆی یەکتر دەکەن ڕاهاتوون بەڵام لە عێراقدا لە 1400 ساڵە شەڕی یەزید و حوسێن نەبڕاوەتەوە هاتنە سەرکاری حکوومەتێکی شیعە لە عێراقدا وانیشان دەدرێ کە ئەمە سەرکەوتنی حوسێنە بەسەر یەزیددا لە حاڵێکدا خەڵکەکە نە حوسێنی لەبیرە و نە یەزیدی لەبیرە و نا پەیوەندیان بە ژیانی ئەو ڕۆی خەڵکەوە هەیە بۆیە لە ئێراندا نەوعێک ئیعتیدال نەوعێک ئارامی نەوعێک ئەهوەنی و لەسەرخۆیی هەر هەبوو و ئێستاش هەر هەیە ئەوەیە کە وا دەکا وەکو وڵاتانی عەرەبی تند و تیژی بەکار نەبرێت بەڵام کە لە وڵاتێکدا ئاگر بەرپا بوو دراوسێکەشی دەیگرێتەوە ئێستا لە عێراق و لە سووریە زۆر بە هاسانی و زۆر بە هەرزانی گیانی ئینسان بەخت دەکرێت و سەری خەڵک دەبڕدرێت ئەوە ڕنگدانەوە لەناو ئێرانیشدا پەیدا دەکە بە تایبەتی کە داعش هات و بە ماوەیەکی کەمدا ناوچەیەکی زۆری گرت ئێتەبعەن سوننەی ئێران کە داغ لە دڵە ناڕازیە لە وەزی ئێستا بیر لەوە دەکاتەوە من بۆ وانەکەم بە تایبەت کە لە ئێراندا حکوومەتی شیعە لە سەرکارە هەر حرەکەتێکی داعش یا هەر حرەکەتێکی سوننەی ئیفراتی نەوعێک مخالەفەتی ڕژیم دەگرێتەوە ئەمە ڕەوایەتی پێدا ینی شەرعیەتی پێ ناوەڵا ڕەوایەتی پێنادا بەڵام لە دڵی خەڵکدا قبوڵ دەکرێت خەڵک ئەگەر بەشداریش نەکا پێی خۆشە من لەگەڵ ئەوە نیم کە گۆیا خەڵکی ئێران زۆر ترساون لە داعش و زۆر تۆقیون هیچیان داعشیان نەدیوە بەڵام هەمویان حکوومەتی ئێرانیان دیوە هەمویان پاسداریان دیوە کومیتەیان دیوە حیزبوڵڵایان دیوە بەڵام داعشیان نەدیوە داعشە لە دوورەوە نەقڵەکەی دەگا بە ئێران بۆیە ئەوەندەی لە عێراق و لە سووریا خەڵک لە دژی داعش هەستاون و لێی تۆقیون لە ئێران ئەوەندە نییە بە بۆچوونی من تەنانەت لە عێراقیش کوردەکان کوردە سونیەکان بەقەد شیعەکان
لە داعش نەتۆقیون. ئەو شەڕەی کە ڕەنگە دوای بێ بەسەر ئەو شەڕەش کە کورد لێرە ئاوا بەسەر و ماڵ و ژیانەوە تێکەوتووە لە دژی داعش، هەمووی خواستی دەرونی خۆیان نییە، بەشێکی زەرورەتی سیاسیە. بۆیە من پێم وایە ئەوەی فارس پێ دەڵە بەرخورد بە داعش لە ئێران و لە عێراقیا بڵین لە کوردستانی ئێران و کوردستانی عێراق، یا ئەگەر چکۆلتری بکەمەوە لە بەشی سونەنشینی کوردستانی ئێران تا بەشی سونەنشینی کوردستانی عێراق جیاوازە، عینەن وەکو یەک نییە. کاکسەلاجیان با تۆجو بم چەند دقیقە بەحسی کە هەتاکو ئێستا کردمان، واتە ئێوە چەشنێک لە ژینگەیەکی لەبار پێتان وایە بەو دلیلانی کە باستان کرد هەیە و احتمالی هەیە کە پەرە بستێنێت و محبوبیەتیش تەنانەت پەیدا بکە و خۆشەویست بێت داعش، ینی من ئاوا تێگەیشتێتم دروستەیان ئەگەر هێندە خراپ و سەگ و سەگباب نەبایان، وەگە هێندە زاڵم و خوێنڕێژ و بێڕەحم نەبایەن، و هێندە متعسب و تونڕە و نەبایەن، بەڵە ئەو احتیمالە هەبوو. بەڵام داعش خۆی ڕێگای لە خۆی گرتووە، موافقەکانی خۆی زووتر دەکوژێت تا مخالیفەکانی. نێوعێک شێتی، نێوعێک جنونی ئایدۆلۆژیک ئێستا بەسەر داعش و بەسەر چالاشیەکانی دازاڵە. ئەو جنونە ئایدۆلۆژیکە منتیقی تێدا نەماوە. دەنا دەبوو ئەوان لە مەناتیقی سونەنشینی عێراق سونەکان بکوژن، و پێچەوانە دەبوو بیان مسلحیان کەن، ڕێشیان بخەن، تەمرینیان پێ بکەن و بیان کەن بە لەشکری خۆیان. بەڵام لە هەر جێگایەکی داعش دێ سونەکان پێش شیعەکان ڕادەکەن و وڵاتەکە چۆل دەکەن. ئەو بێ منتیقیەیە کە زاڵە بەسەر حرەکەت و بەسەر سیاسەتی داعشدا. ئەوە وای کردووە دۆستانی خۆشی، یعنی دۆستانی فەرزی خۆی لی دەترسێن و لەبەری هەڵدێن. بۆیە لە ئێرانیش لە بەشی کوردنشینەکەیدا ئەو مەسەلە هەیە. جگە لەوە 35 ساڵەوەی پێش کوردی ئێران دەستیان داوەتە شۆڕش. شۆڕشەکەیان بە زۆری هەر شۆڕشێکی سێکۆلار بووە. کاکسەلا ئیتفاقەنەوە پرسیاری ئەمنە کە ئێوە لە میانەی باسەکانی یەک دوو پرسیاری پێشتری مندا باستان لە چەشنێک کاردانەوە بەرامبەر بە سێکۆلاریزم یا بەرامبەر بە جیای دین لە دەوڵەت کە چەپەکان هێنایانە نێو کوردستانەوە فەرمووتان کە کاردانەوەیەکی بوختان پێکردن و ئەو چەشنە بووە. جا ئەمە ئێوە هەر بۆ ئەو نەوع کاردانەوەی کۆنسێرواتیویزم یا لایەنی محافزەکاری کۆمەڵگای دەگەڕێنەوە بەرامبەر بە چەپەکان و بە سوسیالیستەکان کە هەڵگری بیری تازە بوون، یان دەنا سێکۆلارەکان کەمکاریان کردووە لەو بوارەدا؟ وەڵا هەردووچیان. ئەوەی کە کۆنسەرواتیوەکانی عالەم لە هەموو جێگایەکدا حەملەیەکی جیهانی و هەمەلایەنیان لە عەلەیهی چەپ و سۆسیالیزم دەست پێ کردووە، ئەوە شتێکی فراوان و گەردوونیە، بەڵکو ئەوە سیمای سیاسەتی هاو چەرخی ئێستا دەردەخە. ئێستا ئێمە لەو عەسرەدا دەژین، لە عەسرێکدا کە هەموو قەڵەمەکان، هەموو تێکۆشانی پیاوە سیاسیەکان، هەموو پارەی سەرمایەداران، هەموو ئەرتەشی دەوڵەتە گەورەکان تەرخان کراون بۆ خەفەکردن و خنکاندنی بیری سۆسیالیزم و چەپ و ئازادی خوازی. بەڵام لە وڵاتانی غەربی جێگای ئەوە لیبرالیزم گرتیەوە. لەو کۆمەڵگایانەدا تۆ دەتوانی بۆ خۆت باوەڕت بە سۆسیالیزم نەبێ، بەڵام دەشتوانی باوەڕت هەبێ. لە وڵاتانی ئێمە سۆسیالیزم بەدناو کرا، ئەتک کرا،
بوختانی پێکرا و ئەوە ڕێگای خۆش کرد بەوە سەرکوتیکەن. ئەمە وایە من ویستم بڵم بۆ لە ئێراندا داعش بەلای منەوە ئەوەندە خەتەرەی نییە. 30 ساڵ 35 ساڵە شۆڕش لە کوردستانی ئێران هەبووە. شۆڕشی کوردستانی ئێران لە زۆربەی زۆریدا سێکۆلار بووە، غەیری ئەوەندە حرەکەتەی کە لە سنەکرا جەماعەتی کاک ئەحمەدی موفتیزادە دەنا لە بەشی زۆریدا هەر سێکۆلار بووە. یەک دوو حرەکەتی چکۆلەی مەکتەبی قورئانیش دروست بوون کە نەیانتوانی ببن بە حرەکەتێکی کۆمەڵایەتی گەورە. زۆربەی زۆری حیزبەکان، بزوتنەوەی خەڵک، بیر و باوەڕی ناو خیابان و بازار، بنەماڵە، مەدرەسە، هەموو بە نەوعێک سێکۆلار بوون. یعنی سێکولارەکان نەکەوتبوونە دژایەتی مەزهب ئەگەر وایە ئەم قسانە لەکوێوە دەهات؟ ناوەڵا نەکەوتبوونە دژایەتی مەزهب غەیری چەپە تونڕەوەکان نەبێ. ئێخۆ حیزبەکانی دیکەی غەیری چەپی تونڕەویش هەر سێکۆلار بوون، وەک حیزبی دموکرات. داوای دەوڵەتی ئیسلامیان نەدەکرد، داوای جیابوونەوەی دین و دەوڵەتیان دەکرد. تەنانەت کۆمەڵە دوای ئەوە کە بینێک کەوتە ژێر تەئسیری مەنسووری حکمەت، ئەویش زوو بەخۆی داچۆوە و ئیعلامی کرد کە دژی مەزهەب تەبلیغ ناکە. بڕێک لە چەپەکانی کە لە ئێرانەوە هاتبوون، ئەو بەشەی چریکی فیدایی و پەیکار و ئەوانە کە لە تارانەوە هاتوون، بۆ ماوەیەک ئەو فکریان بڵاو کردەوە، بەڵام فکرەکەی ئەوانیش زۆری خەڵک لێ نەهاڵە. بەڵام ئەوان دەڵێن ئێمە تەبلیغی غەیرەدین بوونمان کردووە و جیایدین لە دەوڵەت نەوەک دژایەتی و لێدانی مەزهەب یان قەلع و قەمعی مەزهەب. ئەوەی کە کۆمەڵە دێڵە ئەو ڕاستە، بەڵام ئەوانی دیکە ڕاست نین. چریکی فیدایی تەبلیغی لام مەزهەبیان دەکرد، ئیهانەتیان بە بیر و باوەڕی خەڵک دەکرد، پەیکار هەروا بوون، دوایە کە چریک بوو بە ئەقەلیەت و ئەکسەریەت هەروا بوو. بەڵام لە هەر حاڵدا ئەوانە کەم بوون، ئەوانە زۆربەی زۆری جامیعە نەبوون. ئەگەر بە شەڕ حسابیکەی ئەوانە لە شەڕیشدا نەقشێک و دەورێکیان نەبوو. ئەگەر لە ئیدارەکردنی کۆمەلگادا حسابیکەی ئەوانە هیچ شوێ کۆمەلگان ئیدارە نەکرد، هیچ شوڕایەکی دێ شوڕایەکی شار ئەنجومەنێک مەدرسەیەک خەستەخانەیەکیان ئیدارە نەکرد. زیاتر لە نێو تەیفێکی ڕووناکبیری چەبڕەودا نفوزیان کرد. بەڵام ئەوە تەئسیری خراپی خۆی هەرهێشتەوە و ئێستاش مەزهەبیە تونڕەوەکان دەیکەن بە بەهانە و بە چاوی ئێمەیدا دەدەنەوە ئێوە دژی مەزهەب بوون. لە ڕاستیدا بزوتنەوەی کوردستان لە بناغەدا دژی مەزهەب نەبوو، بەڵام خۆی مەزهەبی نەبوو. جا ئەوە وای کردووە، من دەستمەوە سەر ئەو بەحسەکەی ئەوەڵم، ئەوە وای کردووە کە لە دوا ڕۆژدا مەترسی داعش ئەوەندە زۆر نییە لە کوردستان وەک مەترسی داعش لە شوێنەکانی دیکەی عێراق و سووریە. چونچینە بناغەی سێکۆلاریزم و جیابوونەوەی دین لە دەوڵەت لە مێژە چەسپاوە. لێرە تەنانەت کاربەدەستانی حکوومەتی کوردستان ئەوانە کە سوننیشن لە هەموو مەراسیم و بۆنەیەکدا پێش قافڵەی مزاهرە یا خۆنیشاندان یا بەشداریکردن لە جەژن و ئاین و ڕێگا و ڕەسمی مەزهەبی و دینیدان. جەژنی ڕەمەزان نەزان بۆتە چەند ڕۆژ، جێژنی قوربان بۆتە چەند ڕۆژ، مەلایەک سەری دێشێ، سۆفیەک دەشەلێ، هەموو دەبێ بچن بۆ عەیادەتی و بۆ ئەحواڵ پرسینی. وان لێ کردووە
خۆیان بەدەستی خۆیان مەزهەبیان ئەوەندە مقەدەس کردووە. مەزهەب دەبێ حکوومەت بێلایەن بێ، نە دژی بوەستێ، نە پشتیوانیشی لێ بکە و تەقوێتی بکە. کە ئێمە دەڵێن مەزهەب ئەمری خصوصی ئەفرادە، دەلی گەڕە فەردەکە با بۆ خۆی مەزهەبەکەی خۆی ئیدارە بکە. بەڵام وان لێ کردووە کە ئەلان لەم شاری سلەیمانیە مزگەوت وە بەرناکەوێ ڕۆژی جومعان بۆ نوێژی جومعە، و بەشی زۆریشی گەنجن و بەشی زۆریشی خوێندکار و تەڵەبەن. ئەخەوە کۆمەلگای ئێمە خراپ ئیدارە کراوە، بۆیە ئەو بینیشە ئاوازاڵ بۆ بەسەر جامیعەدا. من لام وایە کۆمەلگای ئێران لە ڕابردووی سیاسی خۆی و لە کارکردی حیزبەکانی قەدیمی خۆی ئەوەندەی بۆ ماوەتەوە کە لە داهاتوودا نەبێتە مرید و منسوبی ئەبوو بەکری بەغدادی. لەبەرەوە ئەوەندە زۆری بە خەتەر نابێنم، بەڵام ئەوەی کە خەتەرە، من خەتەرە نیزامی و داگیرکاریەکە زۆر نابێنم. ئەوەندەی کە خەتەرە بڵاوکردنەوەی بیری کۆنەپەرستی خەتەرە، شێواندنی ئەو ڕابردووی سێکۆلاریزم و ئەو بیر و باوەڕە پێشکەوتون خوازانە کە لە کوردستانی ئێران بوو ئەگە نەمێنن خەتەرە. و دروستکردنی اختلافی مەزهەبی لە بینی ساحبانی مەزاهبی جۆرا و جۆردا. کورد ئەگە نەڵم زۆرترە، حتا بازێک دەڵن شیعە زۆرترە، خۆ ئەگە نەڵم زۆرترە، شیعە و سونە بە قەدیەکەن تقریبەن. ئاخر داعش بە شەڕمان دەدا، داعش دوژمنایەتی داخلیمان لە کوردستان بۆ ساز دەکە. میلەتی کورد کە لە ئێراندا یەک نەتەوەیە و گوێ ناداتە جیاوازی بیر و باوە ڕادەکشێ یا ڕادەکشێن درێت بۆ شەڕی مەزهەبی، بۆ ئیختلافی مەزهەبی، بۆ دژایەتی و دووبەرەکاتی. و ئەوە خەتەرێکە کە هەر حەرەکەتێکی داعش و غەیرە داعش ئەگەر بنیادگەرایی ئیسلامی بێتە کوردستان و دەسەڵات پەیدا بکە، ئەم ئیختلافە مەزهەبیە دەبێتە خەتەرێک بۆ بزوتنەوەی میلیمان، بۆ یەکگرتووی و هەمبەستەجی نەتەوەییمان. ئێمە لە ریزی پێشمەرگەدا بە هەمان ئەندازە حورمەتی شیعە دەگرین کە حورمەتی سونی دەگرین. هیچ پێشمەرگەیەکی کرماشانی لەسەر ئەوە ئیشی لێ ناستێندرێتەوە و دوا ناکەوێ، ئیهانەتی پێ ناکرێت چۆن کە شیعەیە. بەڵام ئەگەر ئیفراتگەرایی مەزهەبی زاڵ بوو، جا ئەوە ڕوودەدا. ئەو دەم کوردستان لە نێو خۆیدا لەت دەبێت. ئەگەر داگیرکەران بە دلیلی دیکە بە داگیرکاری لە چوار پارچیان کردوین، ئەمجا لە نێو کوردستانی ئێراندا دەبێتە دوو پارچە، شیعە و سونە. حیزبە چکۆلەکانیش مەزهەبە چکۆلەکانیش سەر هەڵدەدەن، یارسان و کاکەیی. ئەنجا فیرقەی مەزهەبیش دەڵێ ئەمیش بەشی خۆم دەوێ. سۆفیگەری، شەڕی سۆفی و دەروێش، سۆفیەکان کە بە ئیستیلاح نەقشبەندین و دەروێشەکان کە قادرین، ئەو جانۆرەی ئەوان دێ. لێرە دەزانێ الان لەشکری نەقشبەندی دەورێکی گەورەی هەیە لە شەڕدا، لە ئاسیای مەرکەزی و میانە لە کۆنە سۆڤیەتیەکاندا، حتا لە چێچاندا نەقشبەندی دەوریان هەبوو بۆ بەرپاکردنی شەڕ. بەڵام لەوێ لە دژی دەوڵەتی مەرکەزی کە مەسیحی بوو دەجەنگان. آخر ئەوە گە لە جێیەکی وەکو کوردستان بێ خۆ مەسیحی نین، لە دژی دەسەڵاتی کوردی بە شەڕ دێن. هەر لە کۆریشەوە نەقشبەندی و قادریت بینی خوان کێشان هەبووە، بەڵام کێشەکە نەگەیشتۆتە شەڕ. ئەگەر ئیفراتگەرایی مەزهەبی زاڵ بێ لە کوردستان، جا داعش لە پێش هەمویاندا دوایش ئەوانی دیکە، یەکێک لە خەتارەکان ئەوەیە شەڕی مەزهەبی و ئیختلاف و دووبەرەکایەتی دروست دەبێت و لەنتیجەدا کوردستان لەت دەبێت. پاڵێنە بە ئینتیمای نەتەوایەتی و بەڵام ئینتیمای نەتەوایەتی وردە وردە فەرامۆش دەکرێت
خەڵک خۆی بە مەزهەبەکەەوە دەناسێنێ. ئەگەر لیان پرسی ئەتۆ چێی دەبێ بڵێ من موسڵمانم کافر نیم، یا دەبێ بڵێ من نەخشیم قادری نیم، یا دەبێ بڵێ من یارسانم موسڵمانی سنی نیم. هەموو ئەوانە دەبنە ناسنامەی هویەتی بەشێک لە میلەتی ئێمە. ئەوجار میلەتی ئێمە کە ئەلئان بۆ خۆی وە دوی ئەوە دەکەوێ ناسنامەیەکی میلی بۆ خۆی دروستکە، ئەوەی کە هەشێتی لە دەستی دەچێت. لەبەرەوە بنیادگەرایی مەزهەبی لە کوردستاندا خەتەری زۆر گەورەی هەیە. هەر خەتەرەکە عیبارەت نییە لە وێرانکاری و شەڕ وەکو لێرە دەکرێت. خەتەرەکە عیبارەتە لە پێشێلکردن، ونکردن یا بێسەر و شوێنکردنی ناسنامەی نەتەوەیی. بۆیە بە خەتەری دەزانم زۆر. لە بەرامبەر ئەوەدا کە ئێوە بە خەتەری دەزانن ئیسلامی کی سیاسی بنیادگەرە، هەندێک بۆچوونی دیکەش هەیە کە دەڵێ بەپێی ئەو زەمینەیە کە لە کوردستانداوە ئەو مێژووە لە سێکۆلاریزم وە لە جیایی دین لە دەوڵەت و لە ئاعتدالی خەڵکەیە ئەقەلیەتێک دەبێت، ئیسلامی ڕادیکاڵ یا ئیسلامی بنیادگەرە یا هەر کامێکی دیکە لە باڵەکانی ئیسلامی سیاسی لە نێو کوردستاندا. بۆیە زۆر مەترسی نابێت. ئێوە لەگەڵ و ڕای هەن کە چون ئەقەلیەت دەبێت مەترسی نابێت. جوابتان چێ دەڵێ ئەقەلیەت دەبێت؟ هەموو ئەقەلیەتێک لە چارەنووسیدا هەیە بتوانێت ببێ بە ئەکسەریەت. پێچەوانەکەشی ڕاستە. زۆر ئەکسەریەت وردە وردەکە نەیانتوانێت و ڕیسالەتەکەی خۆیان باش جێبەجێکەن بوون بە ئەقەلیەت. ئەوە بە گوێرەی ئەوەی چی لە بەرامبەر خۆیدا دەبینێ؟ ئایا بزوتنەوەی میلی، بزوتنەوەی دموکراتیک، بزوتنەوەی فرەمەزهەبی لە کوردستاندا ئەوەندە دەسەڵات پەیدا دەکا کە ببێتە لەمپەرێک لە بەرامبەر تەعەسسوب و تەنگ نەزەری مەزهەبی یان نە؟ ئەگەر بڵێ ئالترناتیو هەبێ، ئەو حیزبانەی کە لە ڕابردوودا لە کوردستان خەباتیان دەکرد دووبارە بتوانن خۆیان نوێ بکەنەوە، ئەوەی فارس پێی دەڵە بازسازی بکەنەوە، بچنەوە کوردستان و بتوانن خەڵک لە خۆیان کۆبکەنەوە، ئەو وەختە داعش و غەیری داعش تەنانەت ئەو بزوتنەوەنش کە ئێستا لە کوردستان هەن بزوتنەوەی مەزهەبی هەمویان دەچنەوە گۆشە و کەنار و دەبنەوە بە ئەقەلیەت. بەڵام ئەگەر وای لێنەیە ئەوەی لێبێ کە سعدی دەڵە کابرایەک چۆ دێیەک سەگەلی دێ هێرشان بۆ هێنا، داهاتەوە بەردێک هەڵگرێتەوە، زستان بوو بەردەکە بە عەرزەوە بەست بووی. بە فارسی کابرا کوتی عەجیب مەردومانند ئینان، سەنگ را بەستە و سەگ را ڕەها کردند. بەردەکان بەستۆتەوە و سەگەکانیان لە خەڵک بەرداوە. ئەگەر بەردەکان نەبەسترێنەوە شتێک هەیە تۆ سەجی پێ بڕەوێنیەوە. بەڵام ئەو بەردانە کە سیلاحی کۆمەڵگان، سیلاحی خۆپاراستنی کۆمەڵگان، ئەگەر ئەوانە سەرکوت بکرێن، ئەوانە پێشیان پێ بژیرێ، چی ئەو خەتەرە لەسەر میلەت لا دەبا؟ ئەلێرەدا دەتوانین کۆماری ئیسلامی و زەبروزەنگ و خەفەقانێکی کە زاڵی کردووە ئەلێرەدا جێگایەوە بیرهێنانەوەیەکەوە یەکێ لە هۆکارەکانە. بەڵێ خوایە دەڕاستە. ئێمە لە کوردستان ئێوە تەمەنتان کەمە، بەڵام خۆ من تەمەنم زۆرە. ساڵها لە پێش ئینقیلابی ئیسلامیش من لە خەباتدا بەشدار بووم، چ لە خەباتی سیاسی و چەکداری و زیندان و ئەو بەرەوبەر، چ لە خەباتی فکری. لە ڕاستیدا نە ئێمە زیدی مەزهەب بووین و نە مەزهەب هێندە دژی ئێمە بوو. ئێمە بەدەیان و سەتان مەلای باشمان ڕەفیق و برادەر هەبووە و لە مەجلیس کە دانیشتوین بە ئازادی قسەمان کردووە، نەترساوین بە کافر لە قەڵەم بدرێن
و ئەوانیش بە ئازادی قسەیان کردووە نەترساون کە بە کۆنە پەرست و دواکەوت و بناسرێن لە حیزبیدا لەگەڵمان بوون لە زینداندا لەگەڵمان بوون ساڵی 1347 ئێران دەکاتە 68 کە من لە زینداندا بووم باوەڕ کە ژمارەی مەلاکان چیوا کەمتر نەبوو لە ژمارەی غەیرە مەلا زۆریش بە تەبایی بەیەکەوە دانیشتووی تەنانەت ئەگە وەختی نوێژی جەماعەت دەهات ئەو عیددەی کە نوێژیان نەدەکرد هەڵدەستان جێگایان بۆ فراوان دەکردن عەرزەکان بۆ دەماڵین ئەگە کەسێک بەرماڵی هەبا بەرماڵی بۆ ڕادەخستن بێەوەی بۆ خۆی نوێژ بکە ئەخەوە حورمەتێکە بۆ بیر و باوەڕی تەرەفەکەت ئەگەر وەختی جەژنی قوربان و ڕەمەزان دەهات وەکووان جەماعەتی کە بەڕۆژوژ نەبوون وەکووان هەڵدەستان و دەستی یەکتریان ماز دەکرد و گردنی یەکتریان ئازاد دەکرد و ئەوە زۆر تەبیعی بوو لەبەرەوە ئەم تەعەسسوبە تونڕەوانە کوێرانە کە جامیعەی کردووەتە دوو بەش دوو لا یەکێک لە دیاریەکانە کە جمهوری ئیسلامی هێناوێتی بۆ نێو کۆمەڵگای ئێرانی ئاوا نەبوو بەڵام مەزهەب بوو لەوانەیە بڵام خەڵک زیاتریشی لە ئێستا نوێژ دەکرد بەڵام ئاوا دژی ئەو کەسانە نەبوون کە نوێژی نەدەکرد کە ڕۆژووی نەدەگرت کە بە ئاشکرا دەیتوانی بڵێ ئەمن بیر و باوەڕی مەزهەبیم نییە جمهوری ئیسلامی کە لەولایە ئیفراتی دروست کرد لەم لاش تەفرید دروست بوو بۆیە وای تێدەگەم زەبر و زەنگی جمهوری ئیسلامی بۆ نەهێشتنی ئازادی بۆ نەهێشتنی دموکراسی بۆ نەهێشتنی فرەبیر و باوەڕی وای کردووە کە خەڵک بەرەو ئیفراتگەرایی بچن و خەڵک بەرەو داعیشیش بچن بە تایبەت کە داعیش سوننەیە لە دژی دەوڵەتی شیعە بەشەڕدێ ئەوە پاکانەیەکی باشە بۆ ئەو کەسانە کە لەگەڵی دەکەون بەڵام کاک سەلاجیان لە سەردەمێکدا هەم بە پێی شاهدی و مشاهدە مەیدانیەکان و دیتنەکانی خەڵکی کۆمەڵگا و هەواڵەکانیان لە نێو شارەکانەوە و هەم بە پێی کۆمەڵێک ئامار و داتای دیکە چەشنێک لە کراوەبوونی مەجال و فەزا بۆ چالاکی مەزهەبی و حتا بۆ متشەکل بوون بۆ سەفەرکردن بۆ خۆیان مەراسمێکیان هەیە بنێوی تەفریح لە شبهە حەجێکە لە پاکستان و ئەوانە بۆ هەموو ئەوانە چەشنێک لە مەجال ڕەخسا بوو ئێوەش هەر ئێستا ئاماژەتان بۆ کرد کە ئیسلامێکی سیاسی بنیادگەرای سونەت دژی دەوڵەتی شیعەیە ئەمە دوانە بەیەکەوە تەناقوسیان نییە لە شوێ ڕەخسا بوو لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بۆ وێنە کاروان سەلەفی دەڕۆیشتن بەرەو زاهیدان لێەوە بەرەو دەرەوەی ئێران ینی تەنانەت لە ئێستاش لەگەڵ تەنانەت سازماندان و خۆڕێکخستنی ئیسلامێکی میانە ڕەوتریش بە هەمان شێوە ئەو چەشنە لە زەبر و زەنگ نابیندرێ لەلایەن کۆماری ئیسلامیەوە مەجای حیزب هەیە حیزبی ئیسلامی مەجای تەشەکل هەیە مەجای فعالیەتای خێرخوازی و پەروەردەکردنی کادر و ئەندام ڕاستە کاک ئاوات ئەوە لە دوو بەش پێک دێ بەشێکیان ئەوەی کە باسمان کرد ئەساسەن لە جامیعەی ئێراندا لە زۆر کۆن و کوهەن ساڵەوە تند و تیژی و خشونەت و یەکتر سەربڕین وەکو وڵاتانی عەرەبی باو نەبووە ئارامتر بوون لەسرە خۆتر بوون بە یەکەوە ژیاوتر بوون لە چاو دەوروبەر دوو تا ئەم بەینانە کە داعش پەیدا بووە وەکو خەتەر تا ئەم بەینانە دەوڵەتی ئێران پێشگیری نەدەکرد لە حرەکەتی تەشەکولی سوننیەکان چونکە ئەوەی بە ئالترناتیوێک دەزانی لەمپەرێک بوو لە بەرامبەر بیر و باوەڕی سیاسی و چەپ و میلی کوردیدا دەتۆ ئەو حرەکەتانەی کە مەسەلەن بە نێوی ئیسلامێکی معتەدیل بە نێوی سوننا بە نێوی هەرچی
لە شارەکان دەکرێت لە دەیەکان دەکرێت دەچن بۆ پیکنیک دەچن بۆ سەیران و دەوڵەت پێشان پێناگرێ دەتۆ لایەنگرانی کۆمەڵە بە ئاوا بکەن لە شارێک و ئاوا بچن بۆ جێگایەک لایەنگرانی حیزبی دموکرات بە بتوان و بوێرن لەم 30 ساڵی ڕابردوو دەوڵەت ڕاستە بۆ خۆی شیعەیە و حرەکەتی سوننەی پێخۆش نییە بەڵام هەرچی بێت چاکترە بە نیسبەتی دەوڵەتەوە لە حرەکەتی میلی و دموکراتیک لەبەر ئەوە ڕێگای لێ نەگرتووە شانیشی بۆ شل کردووە بەڵام لە حەدێکی معەیەندا ئەویش تەجاوەز نەکا زۆر لە حەدی خۆی بڕواتە دەر و حەقانیەتی مەزهەبی شیعە و حەقانیەتی دەوڵەتی شیعە لە ئێران بخاتە ژێر پرسیارەوە ئەوە نەکا بەڵام پێکەوە هەستن پێکەوە دانیشن جارێکی خوتبەیەکی نوێژی جومعە بخوێنن بە گوێرەی دینەکەی خۆیان جارێکی ئەولادی خۆیان ناوێک لێ بنێن بەڵە ئەوانە ڕێگا هەبووە ئەوانە هەموویان بە لەمپەرێک زاندراوە لە بەرامبەر بزوتنەوەی میلی و دموکراتیکی گەری کووردە ئەگەر ئەو بزوتنەوە میلی و دموکراتیکە نەبایە پێستی سەریان هەڵدەخەندن جەبا بوێرن بچن لە ساڵۆنێکدا ژن و پێکەوە لە زەماوەندێکدا هەڵپەڕن کوڕە لە تاران و تەورێز ناتوانن وا بکەن بەڵام لە کوردستان دەتوانن وا بکەن ئاخر هەموو ئەوانە سەدێکە لەمپەرێکە بەرگێڕەوەیەکە بۆ بیر و باوەڕی چەپ و دموکراتیک بابە ئەوانە بکەن باشترە لەوەی بچن ببن بە پێشمەرگە ئەستانداری پێشووی سنا کاتێک دەچوو بۆ تاران و دەبوو ببێ بە وەزیر و بە نائیبی ڕئیس وەزەرا ڕەخنەیان لێگرت تۆ هیچت نەکردۆ لە سنا دیفاعی لە خۆی کرد کوتی چۆن هیچم نەکردووە من گەنجانی سنا لە باتی کەلاشینکۆف وافورمدا دەستیان دەبینی چۆن تەنانەت تریاک و مەوادی مخەدریش بەکاردەهێنرێت بۆ دوورخستنەوەی گەنجان لە بیر و باوەڕی سیاسی و شۆڕژێرانە جا ئەگەر تریاک و وافور بەکار بهێنرێت شتی دیکەش بەکاردەهێنرێت ئەو تونند و تیژەی بۆ پەیوەندی بینی کچ و کوڕ و هاتنە دەرێ هەیە یەزگار بەو دەرەجەیە نییە ئەوەی بۆ ڕووپۆشکردنی ژنان هەیە یەزگار بەو ئەندازەیە نییە ئەوەی بۆ منعی هەڵپەرچێ و زەماوەند هەیە یەزگار بەو ئەندازەیە نییە ئەوە هەمووی بۆ ئەوەیە کە خەڵک بەشتی دیکەوە خەریک بێ و ڕوو لە بزوتنەوەی میلی و دموکراتیک و شۆڕژێرانە نەکە کاکسەلاجیان ئامەرەتان بۆ کرد کە دوو ڕۆتی یان بەرداشتی من ئەوەیە کە پێم وانی هەڵەش بم دوو ڕۆتی سەرەکی نوێنەرایەتی سیکولاریزم و بیری جیای دین لە دەوڵەتیان کردووە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا و ئەم نوێنەرایەتی ئەوان و ئەم کارتێکردنەی ئەوان بۆتە هۆکاریەوەی کە شۆڕشی کوردستانی ڕۆژهەڵات بەعام پێناسەیەکی بەهێزی سیکولاری ببێت بەڵام لەم نێوانەدا هەرچەندە پێم خۆش نییە پرسیارەکەم بەرداشتی حیزبی لێ بکرێت لەم نێوانەدا ئەو جۆری کە کۆمەڵە کەوتە بەر هێرشی لایەنی کۆنسرواتیوی کۆمەڵگا بەم شێوەی حیزبی دموکرات نەکەوتە بەرەو هێرشە ئایا ئەمە بۆچی دەگەڕێتەوە کۆمەڵە زیاتری نوێنەرایەتی ئەو بیرە سێکۆلاریە کردووە یان دەنا حیزبی دموکرات کەمتری کردووە ئەساسەن چۆن آخر بۆیە کۆمەڵە زیاتر کەوتۆتە بەرهێرشیان چونکە کۆنسەرواتیڤەکانیش زیاتر کەوتونەتە بەرهێرشی کۆمەڵە لە چاو دموکرات دموکرات ڕاستە بۆ خۆی حیزبێکی سێکۆلارە بەڵام خەبات بۆ چەسپاندنی سێکۆلاریزم و دژایەتی لەگەڵ بڵاوبوونەوەی بیر و باوەڕی کۆنسەرواتیزمی مەزهەبی نەکرد بوو بە ئامانجی سەرەکی خۆی لەگەڵیان دەژیا لەگەڵیان دەگونجا دەیانتوانی بەیەکەوە کار بکەن کۆمەڵە کەمتر کۆمەڵە لەلایەکەوە چەپ بوو لایەکەوە هێزێکی ڕادیکاڵی کۆمەڵایەتی بوو لانگری ئاڵۆگۆڕی زۆر قوڵ و بنەڕەتی بوو لە کۆمەلگادا و
لەلایەکی کەشەوە ئەندامەکانی زۆر گەنج بوون، تازە پێگەیش بوون، تەجربەی کۆنی حیزبی دموکراتیان نەبوو. ئەم لەگەڵ خەڵک سازان و خۆڕێک خستن و ئەوەی شیعە پێی دەڵێت تەقیە، ئەو تەقیەی کەوتە ناو ئێمە، نەکەوتە ناو کۆمەڵەوە. کۆمەڵە بیر و باوەڕی خۆیان لە هەموو مەجلیسێک و لە هەموو مەحفلێکدا بە ئازادی دەردەبڕی. دموکرات ئەگەر ئەو بیر و باوەڕیان بشبایە وا بە ئازادی دەریان نەدەبڕی. مەسئولی کۆمیتەی دموکرات کە هاتبایە سەری دەیەکی دابایە ئەگەر وەختی نوێژی جەماعەت بایە دەچوو لە مزگەوت لە نوێژی جەماعەتیشدا بەشداری دەکرد. ئەگەر نوێنەرێکی کۆمەڵە وای کردبایە بە قەولی خەڵکی عێراقی حەیایان دەبرد لە ناو کۆمەڵەدا، تۆ چووی لە نوێژی جەماعەتدا بەشداریت کرد. لە دموکراتدا مراعاتی ڕێککەوتن و تەفاهمی کۆمەڵایەتی زیاتر دەکرا لە هەموو بوارەکاندا. هەرچەندە هەمیسان تکراری دەکەمەوە کە پێم خۆش نییە ئەو پرسیارانم، پێم خۆش تەنیا جەمبەی ڕوونکاری هەبێتنەوە بەرداشتی حیزبی لێ بکرێت. بەڵام ئایا ئەو چەشنە تەعامولکردن و بە مەسلحەت جوڵانەوە لەگەڵ ئاین ئایا ئەمە ڕێزگرتنە یا ئەوەی کە ئەوەی کە کۆمەڵە کردوویەتی هاوکات لەگەڵەوەی کە لە کۆمەلگادا بە موازاتی خواستەکانی حرەکەتی کردووە، بەڵام بڵێ من واز لە مەزهب دێنم و مەزهب ئەمریکی خصوصیە کێ هەیان بە بڕوای ئێوە دەتوانێت زیاتر فەرهەنگی سێکۆلاربوون دەوڵەمەند بکات لە کوردستانی ڕۆژهەڵاتدا یا کردبێتی؟ وەڵا ئەوات بە زەمانە دەگۆڕێ، بە زەمینەکەش دەگۆڕێ. دیارە بڵاوکردنەوەی بیر و باوەڕی سێکۆلاری کارێکی پێشکەوتن خوازانەیە، بەڵام ئەگەر بزانی مەجال هەیە، ئەگەر بزانی عەکسولعەمەل دروست ناکە، ئەگەر بزانی تەرەفەکەت هان نادا بۆ ئەوەی ئەویش لە دژی سێکۆلاریزم کار بکە، خەبات بکە. بۆیە کادری سیاسی دەبێ عەقڵی ئەوەی هەبێ بزانێت لە چ کۆمەڵگایەکدا چ نەوعە تەبلیغێک دەکرێ. ئێستا لە مەدرسەیەکی علومی دینی جەژنێک دەگیرێ، ئەتۆ فەرمانداری کوردی لەو منتیقە بانگت دەکەن بۆ ئەو جەژنە، دەمەلا هەڵدەستی قسە دەکا، 50 ئایەت و حەدیث دەخوێندرێتەوە. معقولە ئەتۆ هەستی جارێ تەبلیغی سێکۆلاریزم بکەی لەو کۆمەلگایەدا؟ نەخێر. مامۆستا شیعزەدینی حسێنی لە سیما ناسراوەکانی ئاینی کوردستانی ڕۆژهەڵات بوو، بەڵام دقیقەن ئەو کاری کردووە کە ئێوە دەفەرمون نابێ فەرماندارەکە بیکە. ئاخر وایە چونکە لە مامۆستا قبول دەکرێ، قبول دەکرا. مامۆستا خۆی ئوستادی علومی دینی و شەریعەت و قورئان و حەدیث بوو. ئەگەر لەگەڵ هەر مەلایەک بکەوت پایە مجادلە، ئەو زاڵ دەبوو، ئەو قسەی خۆی دەسەلماند و ئەو قسەکەی خۆشی بە ئیستینادی ئایەت و حەدیث دەسەلماند. ئەوە تا لە فڵان ئایەت داوا دەڵێ، ئەوە تا لێرە دەڵێ لەکم دینوکم وەلی دینی، ئەوە تا لێرە دەڵێ مەزهەب ئازادە. کابرا قسەی پێ نەدەما، بەڵام ئەتۆ ئەوە ناتوانی. بۆیە ئەوەی مامۆستا شیعزەدین بۆی دەکرا تەنانەت کادرێکی کۆمەڵەش بۆی نەدەکرا، بەڵام مامۆستا بە ئەبزاری ئەحکام و ئوسولی دینی دەهاتە پێشێ و سێکۆلاریزمی تەبلیغ دەکرد. ئەگەرە تۆ لە جێگایەک بزانی بۆت دەکرێت دارە دەبێ بیکەی، کاری تۆ ئەوەیە. بەڵام ئەگەر بزانی بۆ دناکرێ نابێ کۆمەڵگا لە خۆت پاروژێنی. ئەوە تەجربەی کۆمەڵەشە، تەجربەی پێشووی کۆمەڵە دەری خست کە لە مخالەفەتی مەزهەبیا بڵێن لە تەبلیغ بۆ سێکۆلاریزم زیادەڕۆیی کراوە لەلایەن کادرەکانی کۆمەڵەوە و پاشان کۆمەڵە نووسراوەی ناوخۆی هەیە، داوا دەکات دەڵە وا مەکەن. نابێ وا بکەی کە تەرەفەکەت بەگشت خۆتدا بکەیتەوە، دەبێ وا بکەی بەرامبەر بە بیر و باوەڕەکانی خۆت نەرمی بکەیتەوە. ئەوەش بەچی زیاتر دەکرێت؟ بەوە کە تۆ لەسەر مەسائیلی دونیەوی قسەی بۆ بکە، لەسەر ژیانی، لەسەر کاری، لەسەر خانەوادەی.
ڕەفتاری لەگەڵ ژنەکەی لەگەڵ منداڵەکانی ڕەفتاری لەگەڵ تاجرێکی سوودخۆری پارەپەرست ڕەفتاری لەگەڵ کارفەرمایەکی زاڵمی حەقخۆر چی بکە چۆن زیندەژی خۆی بەڕێوە بەرێ شوڕای دێ چۆن دابنێ دموکراسی چۆن ڕێعایەت بکات لە نێو کۆمەڵگادا چۆن ڕێز لە بیر و باوەڕی یەکتر بگرن لە ناو یەک شوڕادا تۆ ئەوانەی بۆ بڵێ جا ئەو جار کە هەموو ئەوانەی پێکوت و قبولی کرد ئەو جار دەتوانی بچێ سەر ئەوەی بڵێ جا یەکێش لەو بیر و باوەڕانە کە دەبێ هەموو لایەک ڕێزی لێ بگرین بیر و باوەڕی دینیە چێ دینی هەیە بابی بێ چێ نیەتی بانەی بێ لەسەر ئەوە کێشە مەکەن لەبەرەوە بۆ هەر تەبلیغێکی تۆ لە ناو کۆمەڵگادا پێویستە لە ژیانی ئیجتیماعی و کۆمەڵایەتی و ئیقتیسادی خەڵکەکەوە دەست پێ بکەی نەک لە فەلسەفەوە بە فەلسەفە خەڵک وەدود ناکەوێ هەروەها ئەم چەندەها ساڵ خەباتی کۆمەڵەکە لە ناو خەڵکدا کردوێتی و هەموو عالەمەی لێ کۆبووتەوە لەبەر ئەوە نەبووە تیۆری زۆر دروستی بۆ خەڵک تەبلیغ کردووە بەڵکو لەبەر ئەو بۆ کە ڕێگا حەلی عەمەلی دروستی هێناوە ئەو ڕێگا حەل عەمەلیە لەگەڵ قازانج و مەسلحەتی خەڵکەکە یەکتری گرتوتەوە خەڵکەکە ڕەگەڵی کەوتووە جا بۆیە بەڵێ دەبێ کادری عاقڵ تەشخیصی ئەوە بدا لەکوێ دەبێت چ بڵێ من لەوانەیە دوای پرسیارم ئەلم بابەتەی ئیسلامی ڕادیکاڵ لە کوردستانی ڕۆژهەڵات دابێت ئەم پرسیارەکە ئێستا ئەرستانی دەکەم ئەویش ئەوەیە مێژووی ئاین و مەزهب لە کوردستاندا مێژوویەکی دوور و درێژە جیا لە ئیسلامی سنی و شیعە ئەقلیتە مەزهبیەکانی دیکە دەژین و ئێستاش ئیسلامێکی ڕادیکاڵ هاتووە دەڵێ من نوێنەرایەتی ئیسلام دەکەم ئیسلامێکی ڕادیکاڵی بنیادگەرای سنە و بەکو باسمان کرد لە کوردستانی ڕۆژهەڵاتیشدا کۆمەڵێک بنکە و مەترسی و خۆوە دەرخستن و ئەوانەی لە خۆی پیشانداوە بە نوێنەری ئیسلام دەبێت بگیرێت یان نا ئایا ئەمە ڕوتێکی سیاسیە یان دەنا ئاینیە و لە نهایەتدا تعریفێکی مەزهبی کە هاوکاتیش خانابێت لەگەڵ سێکۆلاریزمێکی کە ئەحزاب تەبلیغی دەکەن چییە چەندە داعش نوێنەری ئیسلامە ئەوەی کە چەندە داعش نوێنەری ئیسلامە ڕاستی کاری مەلایە کە جواب بداتەوە با بزانێ بە پێی قورئان و حەدیث و بە پێی شەریعەت کە ئەو خوێندوویەتی و دەیزانێ ئەمانە چەندە لەگەڵ ئیسلام دەگونجێن ئەوە کاری من نییە کە بۆ خۆم ئینسانێکی سێکۆلارم تەعینی تەکلیف بۆ ئەوانیش بکەم بەڵام من تەعینی تەکلیف بۆ خۆمان دەکەم ئێمە نابێ حملە بۆ سەر داعش و هەر حرەکەتێکی دیکەی ئیسلامی تێکەڵ بکەین لەگەڵ حملە بۆ خودی ئیسلام ممچینە حیزبێکی ئیسلامی خراپ ڕەفتار بکە بەڵام ممچینە حیزبێکی چەپ و سۆسیالیستیش خراپ ڕەفتار بکە ئێمە دەبێ حملە بۆ حیزبەکە بکەین حملە بۆ عەمەلکردەکەی بکەین بۆ ڕەفتاری حیزبەکە بکەین لە ناو کۆمەڵگا ڕەفتاری لەگەڵ خانەوادە لەگەڵ ژنان لەگەڵ هەژار و فەقیر و دەستەنگەکان لەو ڕوانگەوە دەبێ ئێمە حەملەیان بۆ بکەین لەک لە ڕێگای کێشەی بینی ئیدئالیزم و ماتریالیزم ئەمە بۆ خەڵکی عامە قابلی فەهم نییە ئەمە خۆراکی ڕووناکبیرانە باشە با ڕووناکبیران کێشەی خوانی لەسەر بکەن حەقی خۆشیانە ئێوە مەش دەبێ یارمەتیان بدەین بەڵام ئەمە کاری کادری سیاسی و کادری کۆمەڵە نییە کۆمەڵە دەبێ لە ڕوانگەی مەسلحەتی ئیجتیماعیەوە قسە بۆ خەڵک بکە تەنانەت لێرە بە حکوومەتی مرکزی شیعە بێت بەڵام ئێمە بۆمان نییە لە ڕوانگەی کێشەی شیعە و سوننەوە بڕوانینە
داعش بۆیە هەر من لە ڕابردووشدا کە قسەم کردووە کە مقابلەم لەگەڵ کراوە دژی ئەوە بووم داعش بە کافر و بە دژی ئیسلام و بە مرتەد حیساب بکرێ باشە بە مەلاکان هەرکەس بۆ خۆی قسە دەکا ئەوە مزگەوت و ئەوە مێنبەر و بچێ بۆ خەڵک ئەو قسانە بکە بەڵام من و تۆ خۆمان بۆ کردوتە جێنشینی مەلا و جێنشینی عالمی مەزهەبی لێرە داعش بەشێکی زۆری ئەهلی سنەت و جەماعەتی لەگەڵە بەشی زۆری پێڕەوانی مەزهەبی سونی لەگەڵە و ئەوەش حەقیقەتە کە مەزهەبی سونی لە عێراقدا لەژێر فشاردایە زوڵمی لێ دەکەن ناحەقی لێ دەکەن کاری نادەنێ دەیگرن دەی بەنە زیندان دەیکوژن ئیعدامی دەکەن شکنجەی دەکەن ئەوە هەموو ڕاستە ئەوەش هەموو ڕاستە کە ئەو تووڕەیی و ناڕەحەتی و ناڕەزایەتیە ئەگەر کۆ بۆوە دەبێت بە لەشکر جا ئەم لەشکرە کەسێک ئیستیفادەی لێ دەکە پەیدا دەبێت و کەڵکی لێوە بەڵێ ئێستاوە ئەو بەکری بەغدادی و داعش و چێ و چێ پەیدا بوو ئێمە لەم ڕوانگەوە نابێ حەملەیان پێ بکەین ڕاستە کاربەدەستانی دەوڵەتی ئێران ئێستا دێن بوو ئێرە و لێرەن و هانی ئێمەمانان دەدەن کە لە ڕوانگەی مەزهەبیەوە حەملە بە داعش بکەین بەڵام نابێ ئێمە بکەوینە ئەم داوەوە ئێمە لە ڕێگە مەزهەبیەوە هیچ حەملە بۆ داعش ناکەین کە حەملە بۆ داعش بکەن حەملە بۆ حیزبوڵاش دەکەین بەڵام وا ناکەین هیچیان ناکەین نە حیزبوڵای شیعە و نە داعشی سونە هیچیان بە نوێنەری ڕاستەقینەی شیعە و سونەی جامیعە نازانین لەباری کۆمەڵایەتیەوە لەباری مەزهەبیەوە و بخۆیان دەزانن ئێمە لەو بارەوە لەگەڵ داعش دژایەتی دەکەین کە تونڕەوە پیاو کوژە زاڵمە دێ خاچی کورد داگیر دەکا داگیرکەرە دێ پەیڕەوانی مەزاهیبی غەیری ئیسلام غەیری ئیسلامی سونە دەکوژێ کاکسەلاجیا من کاتەکەم خەریکەتەوە دەبێت بەس ئەوە دوایین پرسیاری منە ئەگەر ڕۆژێک ئیسلامی سیاسی لە شکلی تەشەکولی موسەلەحانەدا وەک کاتی سپای ڕزگاری لە کوردستان زوهوری پەیدا کردو پەیدا بوویەوە ئایا جێگای خۆی نییە حیزبەکان بەرخوردی توندی پێ بکەن ئەگەر ئەو بەرخوردی تون بە حیزبەکان بکا بە بەڵام ئەگەر ئەو بەرخوردی پێ نەکربە نە من بۆ چەککردنی سوپای ڕزگاریش هەر ئەو باوەڕم هەیە ئەگەر سوپای ڕزگاری دێ تۆ هەڵدەقەنێ لە جێگای خۆی مەجالت لێ دەستێنێتەوە بەرتەسکت دەکا دە تۆش بیکە زۆر سپاسان دەکەم کاکسەلا دەستان خۆشت بۆ سەرچاوم و سپاس دیدارە و من لە دیدارەکانی دواتردا کە بە دوان دیدارە ئەگەر تااقەتمان بوو دواتریش بەسەرچاندەدەم بینەرانی عزیز بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم دیدارەیان ئەم یەکەم دیدارە لەو کۆ دیدارێکە لەگەڵ بەڕێز کاک سەلاحەدینی مەوتەدی هەمانی هیوادارم کە من توانی بێتم باسەکە وها بهروژێنم کە بە وەڵامی پرسیارەکان بگەین هەتا دیدارێکی تر ماڵاوە خۆشحاڵ دەبم کە لە دیدارەکانی داهاتوودا لە خزمەتتاندا